دیمنین دما درخستنا ترم ژینا امینیه جی امبولانس لسر گورستانا آیچیا باجار ساقزی داوی خاطر خواستن و بشارتن جبو حتا دایک باو برا جهیزا چوکان کتنه لی اوقاتی لسر هشین خوهنه کج بریاره که هیزین امنین ایران را بیجن نا بریار بو ساعت 8 صبح ترم ژینا امینی بگه باجار ساقزی لی 3 ساعتان زودتر گهاندن بیکو خلک باجار آگهدار به جمالباتا وی را گوتو بون که زو و شیرن امالباتا ژینای را گهاندن او به بدنگی و دتاریتیا شویدا ترم که چخو و ناشیرن او رینادن ترم ویج آمبولانس بیتا درخستن حتی دما کوان بخوا بریار لیدایه ویجاج خلک ساقزی خواستن که بر به گورستان آیچی بچن پیل به پیل هزاران کس دما که زودا گهش نسر گورستانه چالکوان ساقزی دبیجن ژینا به دربا لسری ویکتیه توشی خوین بربونا میجی بویه به جلطه جان خوش دست ندایه و ئەوەی کە ئەی بینین وێنەها کە بڵاوە بووەتەوە 100% دلیلە لەسەر ئەوەی کە خاتوو ژینا بە زەربە تووشی ئەم کێشە بۆ سەری زەربەی دیوە زەربەی لێدراوە دڵنیایی و سیستم بەگشتی تاوانبارە لە گیان لەدەستانی خاتوو ژینایە پشتی کوترم ژینای هاتا بشارتن خلک دست به دروشمن لدش دسالات ایرانی کرن ستم علیه زنان ستم علیه زنان وان یاسایا ده دربار جلو برگان به ظلم لسر جنان دانزانین خلک دنگ خور رو بروی کوما دسالات کومارا اسلامیا ایرانی دیگه دەبێت حتما تۆڵەی ئەم کچە بسێندرێت نەسێندرێت هەموو ئەوانەی کە ئەمەیان بیستووە ئەمە لە دڵیاندا دەمێنێ بەتایبەت خەڵکی کورد سەقز و غەیری سەقز فەرق ناکە و بەتایبەت ئەهلی سونەت کە بەرحاڵ ئەو کچە هەم کورد بووە هەم ئەهلی سونەت بووە ئەگەر حکوومەت بێوێت ئەگەر خەڵک ئاڵۆز نەکات نە دەرونی خەڵک و نە دەرەوەی خەڵک ئاڵۆز نەکات دەبێت ئەو کەسە و ئەو کەسانی ئەم کاریان کردووە بە جۆرێکە بە شەشلێک هەموو خەڵک بیبینێ و بزانێت ئەبێ ئەوانە تۆڵیان لێ بسێندرێ و تەنبیه بکرێت. ژینا ئەمینی کەچا 22 سالی یا خەلکە باژارê ساقزê ji bo bêhnvedana havînî tevî malbata xwe çûbû Tehranê. Roja sêşemê 16 mehê ew û birayê wê ji aliyê polîsê ewlehiya exlaqiya Tehranê ve hatin desteserkirin. Piştra Jîna ji birayê wê hatin cudakirin û ew birin bû nava bingeha polîs da. Piştî 2 saetan polîs ragihand Jîna tûşî celteya mêjî û dil bûye ji bo nexweşxaneya Kesraya Tehranê hatiye şandin. Piştî 3 rojan jî vê keça genca Kurd canê xwe ji dest da. Pêleke berfireh ya karvedanên navxuya Kurdistan û Îran û cîhanê li pey hat. Ji her aliyekê ve desalata Îranê li hember can ji destdana Jîna Emînî bi berpir dizanin.